دەرهێنەرێک و ڕۆژنامەنووسەیەک لە ستودیۆ کورسات مەگەزین میوانە کە ساڵانێکی زۆرە کاری دەرهێنان بۆ چەندین کورتە فلم و هەروەها چەندین بەڵگە فلم واروە چەندین درامای تەلەڤیزیۆنی و کار لەسەر تەواوی بە بڵین بەرهەمهێنانی فیلم و فیلمسازیەکات لە هەرێمی کوردستانە. بەڕێز کەریمەوە کەفور کە بەڕێزیانم ئێوارێ وەکو دەرهێنەرێک لەلای ئێمن کە کاریان لەسەر نوێترین بڵین کاری دەرهێنانی خۆیان بۆ کورتە فیلمەکە لە ژێر ناونیشانی ئەمبوڵانس 122 گفتوگۆ لەگەڵ بەڕێز کەریمەوە کەفورەکەم کە میوانی ئێمە و لە ستودیۆ کورسات مەگەزینە. کا کەریمەوە زۆر بەخێر بێ سڵاو لێبێ. زۆر سپاس بۆ کورسات کە هەر جارێک بەرهەمێکمە بێ و ئیتر بانگەشتمەکەن کە قسە لەسەر کورسات ماڵی هەمووانە بەدڵنیایەوە زۆر بەخێر بێ دووبارە. کا کەریمەوە ناوی خۆتە یاخود نازناوە ناوەکەت؟ ئێستا تەواو بۆتە ناوی خۆم. بۆتە ناوی خۆم. بەڵێ بۆتە ئیتر ساڵانێکی زۆرە بەو ناوە ئیشەکەم 2000 ئیتر بڕیارمدا هەر ئەو ناوە هەڵگرم. باشە. ناوێکی تایبەتە تایبەت بە خۆدا. من هەمیشە حەزەکەم ئیتر ئینسان هەموو شتێکی تایبەت بەخۆی هەبێت. ڕاستە. زمانی تایبەت بەخۆی، ستایلی تایبەت بەخۆی، تەنانەت ناو بواری ئەدەبی و هونەریشە ئەگەر بێت و خاوەن دیدی تایبەت خۆت هەبێت یان خاوەن جێڕانەوەیکی تایبەت خۆت هەبێت لە بواری نووسین لە بواری جێڕانەوەی فیلمە کارێکی باشە. پێم خۆشە بگەڕێمەوە بۆ دەستپێکی کاری بە بڵین دەرهێنانی تۆ پێچ خۆت ئەکتەریت کە دوای خودت یەکسەر لە دەرهێنانەوە دەستت پێ کرد. ئەو دەستپێکە ساڵی چەند بووە هەر بۆ کورتە فیلم بوو یاخود بۆ بەڵگە فیلم یاخود کار لە چیا کرد؟ ساڵی 1986 یەکەمین جار هاتمە سەر شانۆ تەمەنم 14 ساڵ بوو لە شانۆگەریەک بە ناوی مرۆڤێکی ئاسایی لە هەولێر. ئیتر دواتر چەند ساڵێک خەریکی کاری شانەوە بووم چوەکو ئەکتەر چوەکو دەرهێنەر چکە ساڵانە کە بەداخەوە ینی سینەما نەبوو دەرفەت نەبوو کە تۆ کاری سینەمای فیلمسازی بکەی. لە دوای ڕاپەڕینەوە لەگەڵ تێکە بووم بە بواری ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەری دەرفەتیش ڕەخسا کە بێمە ناو دنیای فیلمسازیەوە و یەکەمین فیلمم لە 2004 دروست کردووە بە ناوی فڕین لە هەورامان. دواتر چوومەتە کۆلێژی نوێرە جوانەکانی هەولێر بە کادورەسمە گرتە لە بواری دەرهێنانی سینەمایی. ئێستاش تەڵەبەم لە بواری سینەما ماستەرە خوێنم. زۆر باشە کۆمەڵە قۆناغی زۆرت بڕێوە. ئەو جیاوازیانە لە ڕووی دنیا دیدەی تۆ لە ڕووی تەواوی کەرەستەکان بۆ بەرهەمهێنانی فیلمێک تەنانەت ئەگەر بڵێم لە ڕووی سیناریۆ و لە ڕووی ئاکتیشەوە چ گۆڕانکاریەک ئەبینی لە هەموو قۆناغانی کە تۆ خۆت پێیان تێپەڕێوی؟ زۆر گۆڕانکاری هەیە لە ڕاستیدا یعنی پێش 20 ساڵ پێش ئێستا فیلم لەم وڵاتی ئێمە کە دروست دەکرا ئاستێکی زۆر لاوازی هەبوو تێڕوانین و تێگەیشتن بۆ دروستکردنی فیلم زۆر لاواز بوو. یعنی ئێمە کە فیلممان دروست دەکرد کە ڤیستیڤاڵ لە سلێمانی بەتایبەتی چەند ڤیستیڤاڵێک کرا یعنی کە فیلمەکانمان بەراورد دەکرد بە فیلمەکانی تر بەتایبەتی مەسەڵەن هاوڕێیانمان لە ڕۆژهەڵات هەستمان بە زۆر کەم و کوڕیە کرد هەستمان بە ینی دڵتەنجێکی زۆرە کرد کە فیلمەکانمان ئاستی باش نەبوو. بەڵام لە دوای 20 ساڵ ئێستا ئەگە بێت و سەیری ڕوتی فیلمسازی بکەیت لە باشوور جیاوازی و ئاستێکی زۆر باشی تۆمار کردووە و من زۆر دڵخۆشم. ینی ئەم گۆڕانکاریە جگە ینی لە خۆشم و لە هەموو هاوڕێیانیشە ئەبینی. یعنی ئێستا جێگەی خۆشحاڵیە لە ماوەی 4 ساڵدا 8 فیلمی سینەمایی لە سلێمانی دروست کراوە 8 فیلمی درێژی سینەمایی. ڕەنگە و داتایم ئەمڕۆ بە برادرێک گوتی چۆن وتم با بە ناوەکان بۆ بژمێرم لەم 8 فیلمە ینی دویان پاریان وەزارەتی ڕۆشنبیری وەگرتەوە تر هەموو لە دەرەوەی وەزارەتی ڕۆشنبیریە. یعنی گەشەکردنێکی بەرچاو لە بواری فیلمسازی هەیە ڕەنگە لە شارێک بۆ شارێک فەرقی هەبێ لە دەرهەنەرێکەوە بۆ دەرهێنەرێک شتێ فەرقی هەبێ بەڵام پرۆسەی فیلمسازی لە کوردستاندا یعنی باش ئەچێ بەڕێوە لەگەڵ ئەوەشە یەک دنیا ئاستەنگ و گرفت لە بواری ئەمە مانای خۆشخەیاڵی و ئەوە نییە با بڵێم بەڕەوتەکە بربەست هەیە گرفت هەیە لە ئاستی پێویستدانە فیلمسازان زیاتر و زیاتریان دەوێت کە ئێستا هەیە. زۆر ڕاستە ئەمێ پرسیاری ئەوە بکەم بوونی کۆلێژی سینەما و با بڵین ئەو دنیا کرانەوەی ئەم چەند ساڵی پێش و بردنە دەرەوەی بەشێک لە کورتە فیلم و لە بەڵگە فیلمەکان و ڕاتەنان فیلمە درێژەکانیش بۆ نێو فیستیڤالە جیهانیەکان ئەمە تا چەند دڵخۆشکەرە بۆ ئێوە وەکو دەرهێنەر وەکو سینەماکاران و تا چەند ئەمە کاریگەری هەبووە لەسەر بەرهەمهێنانی فیلم یاخود لە کارکردنی ئێوە بۆ ئایندە؟ بەڵێ
لە ڕاستیدا ینی ئینسانەوێ واقعی قسە بکە. دوو بۆچوون هەیە، بۆچوونێک پێی وایە کە کۆلێژەکان و دەرەسێنانی بڕوانامە هیچ کاریگەریەک لەسەر ڕۆتی فیلمسازی دروست ناکە. بۆچوونێککە پێی وایە خێر زۆر گرنگە. لە ڕاستی دەهێنەوەن ئەو دوو بۆچوونێکیشکە هەیە. ویژەوەیەکە کە من خۆم خێستا خاوەنی کادرۆسم و ماستەری ژۆر دەگرم لەو ماوەیەدا. بڕوانامە کاغەزێکی مردووە، ئەوە تۆی بەهای پێدەبەخشی، ئەوە تۆی ئەی جولێنی، ئەوە تۆی زیندێتی پێدەبەخشی. یعنی کەسێک پێشەوەی کە بچێتە کۆلێژ ئەگەر خەون و خەیاڵێکی نەبێ بۆ بواری فیلمسازی، ئەگەر دیدگایەکی ڕۆشنی نەبێت کە ئێوە چی بکات، ئەگەر عشقێکی گەورەی لە پشتەوە نەبێت بە دڵنیاییەوە کۆلۆژیش تەواو دەکا و ئەچێتەوە گەڕێتەوە هەمان شوێن کە بۆی هاتووە. بۆیە ئەوە تۆی مانا دەبەخشی بە بڕوانامە. زۆر باشە. کەواتە با لەسەر ئەمبوڵانس 122 تۆزێک چڕبینەوە گفتوگوی لەسەرکەین. ئەوەنی من لەسەری خوێندمەوە زانیاریم هەبوو باسی چیرۆکێکی زۆر تایبەت ئەکات و چیرۆکێک پەیوەندی لەگەڵ دایکێکی مردوو لەگەڵ کوڕێکا هەیە. ئەم چیرۆکە ڕاستیە یاخۆت بە بڵێن چۆن نووسراوە، چۆن بە دیدی کەسێکە کە چیرۆکەکەی نووسیوە خۆت کە سیناریۆکەی داناوە ئەم چیرۆکەی بەمێشکە هاتووە لە چێوە سەری هەڵاوە؟ من سەرەتا لێرەوە زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری گەرمیان بکەم، چکە بەرهەمی ئەوانە بە سوپاسی مامۆستا سەربەست بکەم کە سەپۆرتی ئەوەی کرد کە فیلمێ دروستکەی. سەرەتا بیرۆیەکەیەکمان هەبوو لەسەر ئەمفال بوو، بەڕاستی بڕیار بوو خۆزانی گەرمیان کانگای ئەمفال و مەرجعی ئەمفال و ناسنامەی ئەمفالە. بیرۆکەیەکمان هەبوو لەسەر ئەوە دروستی بکەین لەو سەردەمەی کە کۆڕۆنا لە لووتکەدا بوو. وش کاستەکەتان نەبزانم زۆر هیلاک و ماندوون پێوەی. بەڵێ ئیتر لەو کاتەدا ئیتر هەستمان کرد ئەم بیرۆکە دروستکردنی ئەمەی لەسەر ئەمفال کە دروستی بکەین زۆر قورسە، ڕەنگە بەو بوزەتەیە ڕەنگە نەتوانین، چکە ئەمفال ینی جینۆسایدێکی زۆر گەورەیە. فیلمسازی کوردی هەتا ئێستا چەندین فیلم دروستکراوە لە ئاستی ئەمفالین و 50 ساڵ دیکەش ئێمە ئەگەر فیلم دروستکەین اینجاگە بتوانین ماف بە و جینۆسایدە گەورەیە بدەین. بۆیە لە دانیشتنێکدا کاک دشار حسێنی هاوڕێمان نووسەر بی و بیرۆکەی هەبوو، بیرۆکەکە نووسراوە بووە. سەرنجی ڕاکێشان ئیتر پلانەکەمان گۆڕی بۆی دروستکردن لەسەر فیلمێک لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا بۆتە مۆتەکەیەک و دەستی خسۆتە بینە قاقای هەموو مرۆڤایەتی. ئیتر بڕیارماندا ئەم فیلمە دروستکەین و هەنگاوەکانمان بۆ هاویشت و بیرۆکە ڕاستەکەی کاریگەرە بۆ سەردەمانەی کە کۆڕۆنا زۆر بەخەستی خەڵک تەعاملی لەگەڵە کرد. بۆ نمونە ئەو کاتەی سەرەتادا کە مامۆستایەکی ئاینی کە تووشی کۆڕۆنا بوو چۆن بە شێوەیەکی زۆر ئەوە ناشتیان زۆر غەریب زۆر سەیر ینی دوور لە ئەوە. ئیترم بیرۆکە لەسەر ئەوە سەری هەڵدا، ینی بابڵێن لەو سەردەمە سەری هەڵدا. ئیتر بیرۆکەکە باسی پەیوەندیەکانی نێوان دایک و کوڕێک و دایشێک دەکات لەو سەردەمەدا کە ئێمە هەموومە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو کۆمەلگای ئێمەدا دایک و ئەوانەی کە لەگەڵمان دەژین شتی پیرۆز و جوانن لە ناشتنیان لە مردنیان ئەوێ دەبێ شێوەیەکی گۆڕانکاری بەڵام کۆڕۆنا بەڕاستی هەموو پەیوەندیەکانی نێوان ئینسانی پشڕان و مرۆڤی دوو جارە یعنی خستە بەردەم داڕشتنەوەیشتر بۆ شتەکان. خۆشبەختانە ئێستا دۆخەکە ئارام بۆتەوە و فیلمەکەی ئێمەش هەرباسیەوە دەکات لە کۆتاییدا ئەڵێن هەموو شتەکان ڕۆیشتن ئێستا ژیان دەستی پێکردەوە و مرۆڤ هەرچەندە دۆخی خراپ ببینێ دواتر تێپەڕێت. کاکەریمۆگ بێگومان فیلمەکە کورسە فیلمە پێم خۆشە بزانم ماوەکەی چەنە و لە کوێ شوێنە گیراوە؟ بڵێ 6 دقە و نیوە لە شارە زوور گیراوە و دیسان لێرەوە سوپاسی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری شارە زوور دەکەم بە هەموو شێوەیەک مامۆستا ئازاد سەوزە ماڵەکەی بۆ کردینەوە لێ فیلمەکەمان دروست. لە ڕاستیدا من دەمەوێت یەکشت بڵێم فیلم دروستکردن پرۆسەیەکی زۆر قورسە. وەختێک کە فیلمێک دروست دەکەیت هاوکاری دەکرێت زۆر جێگەی دڵخۆشیە. من لە ساڵی 2004 فیلمێکم دروست کرد پێویستم بە کڕۆما هەبوو لەم ستۆدیۆی کورسات هاتن هاوکاریان کردم هەتا ئێستا بیرم ناچێتەوە. سەرکەوتوو بێت یعنی ئێمە هەمیشە پێویستمان بە هاوکاریە، چکە هاوکاری ئەم دەور و پشتە نەبێت ناتوانین فیلم دروستکەین بەتەنیا. بۆ هیوایان بەردەوام بیت ئەگەر شتێکی ترما بێ لە کۆتاییە خۆشحاڵە بم فەرموو. هیچم نەماوە سوپاسی هەموو ئەو ستافە ئەەکەم کە لەگەڵ ما بوو، هەموو ئەو هاوڕیانی کە لەگەڵ ما بوون زۆر دەسۆڵ بوون
و ئەوەی کە ماوە ئەوەیە کە هیوادارم دۆخێک لە کوردستان دروست بێت سینەما گرنگی پێ بدرێت بۆی ئێمە بتوانین ئیشکەین بەردەوە چکە بەڕاستی یعنی ئێمە یعنی ئەگەر وێنای بکەی وەکو ماسیەک چۆن ماسی ناو ئاوا گەشە بە ژیانی خۆیدا ئێمە لە ناو هونەرە لەسەر سێتە درێژە بە ژیانی خۆمانە دەین لە دەرەوەی ئەوە هەز بە مردووی یەکەین. سپاس بۆ بەڕێز کەریمەوە غەفور دەرهێنەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی بۆ هیوایان بەردەوام بیت و کاری جوانتر و کاری بەپێسترە لێ ببینین دووبارە. سپاس بۆ ئێوەش.